قوتابیان و خوێندکارانی خۆشەویست، من مامۆستا سالم محەممەد کوردی لە بەرهەمێکی تازە پێتان دەگەینەوە کە لە کۆماری ئیسلامی ئێران چاپ کراوە و چاپێکی زۆر ناوازە و زۆر جوان، ئەویش باقی پرسیارە لە دانانی سالم محەممەد کوردی و مامۆستا ئیسماعیل سەباح عەلی. قوتابیان و خوێندکارانی خۆشەویست، ئەوە نوێترین بەرهەممانە، دەتوانن پشتی پێ ببەستن ئینشاءڵڵا بە نمرەی 100 لێ بێنە دەرێ. ئەگەر ئەوەتان هەموو پێویست بەوە ناکا بچی کۆمەڵێک پرسیاری چەند ساڵە کۆ بکەیتەوە یان کۆمەڵێک ئەسئیلە و خۆت سەرقاڵکەی، لێرە بۆ هەر بابەتێک 60 پرسیار 70 پرسیار هەندێک جار زیاتر کەمتر وەڵامەکەشی بەو شێوەیە دەست دەکەوێت و چاپێکی زۆر ناوازە و زۆر ڕاقی و زۆر جوانە. ئەوزە لە شاری هەولێر لە فۆتۆکۆپی ڕزگار دەست دەکەوێت بە تاک و بەکۆ هەیە. دێمە لای مامۆستا ئیسماعیل ئێوزاگەان دەستەکانت بەژووی و لە قوتابیانی خۆشەویست بەناوی خدای گەورە میهرەبان. وەک مامۆستا باسی کرد ئەم مەلزەمەیە ڕێبەری پرسیارەکانی زمان و ئەدەبی کوردی پۆلی 12 ئامادەیە کە خۆی لە 2868 پرسیار دەبینێتەوە، بابەتێ 140 پرسیارە، بابەتێ 100 پرسیارە و لەگەڵ ئەوەشدا QR کۆدماندانەیە دەتوانن بچنە ناو یوتیوب سەرجەم وانەکانی ڕێزبان بە تۆمارکرایی ببینن. لەگەڵ ئەم بەرهەمە نمرەی 100 مسەوگەر بکە.